چاودێرانی سیاسی لە شاری کەرکووک ڕایدەگەیەنن دواخستنی هەڵبژاردننی پارێزگارێک بۆ کەرکووک کە پشکی کووردە بە پێنجامی هەڵبژاردنانەی کە لە ڕابردوودا لە شارەکە ئەنجام دراون بۆشایی سیاسی ویداری بۆ شارەکە دروست کردووە. تاکو ئێستا لایەنەکان کە دیارە تەقسیر لە لایەن و بۆچوونی گروپ و حزب و لایەنێک هەبێت نەگەیشتن بە ئەنجام محافزێک کە لا پشکی کورد بێ دابدرێ ئەوش بۆ خۆی کێشەیەک و فەراغێکی زۆری دروست کردووە. بێجگە لە مۆزوعی پارێزگارش وەزعات چەقبۆستۆکەی کەرکووک زۆر ئێمەی کوردی نانوشتووی کەرکووک نیگەران کردووە. هەڵبەت دەبوایە سەرکردایەتی سیاسی کوردستانی هەڵوێست و هەماهەنگ بواە بۆ ئەم دۆز و ئەم بابەتە تا ڕۆژی ئێستا ناتوانم بە مطلقی بەڵێم هیچ نەکراوە بەڵام هەوڵەکان لەو ئاستە نەبوونا بە گوێرەی قوارەی بابەتی پارێزگا و محافظە و دانیشتوانی کورد و کەرکووک نەبووە. پێویستە سەرکردایەتی کورد ئێستاکانە زیاتر گرنگی بدا بە مەسەلەی کەرکووک لە گەڕانەوەی من پێم وایە لە گەڕانەوەی ئەوەندامانەی ئەنجومەنی پارێزگا لە هەولێرەوە بۆ کەرکووک وەزعەکە زیاتر ئەگۆڕێت و بەوەی کەوا داواکاریەکانی برا عەرەب و تورکمانەکان گۆڕانکاری بەسەرادێ ئێستا ئەوان سوودیان لەو ناتەباییە وەرگرتووە بۆیە داواکاریەکانیان لە سنخاڵێکی زۆر گەورەتر لەوەی کەوا پێویستە بکرێ لە توانایە بە بکرێ زیاتر ئێستاوان بۆ نمونە تورکمان داوای سەرۆکی ئەنجومەنێکا لەلایەک داوای پارێزگاری شەکا لەلایەکی تر ئەمە یعنی کە دیارە کە هیچ داواکاریەکی ئەتوانین بڵێن تەعزیزیە. جێگری لێپرسایی مەڵبەندی کەرکووکی یەکێتیش ڕایدەگەیەنێت ئەرکی سەرکردایەتی کورد و حکوومەتێریان بووە کە لە دوای ڕۆژەکانی 16 ئۆکتۆبەرەوە پشتیوانیان لە دانانی پاڵێوراوی کورد بۆ پۆستە بکردایە. بۆ هەموو لایەنەکانی کورسان ئەگەر کەرکووک بە شارێکی کوردستانی ئەزانن ئەگەر خەڵکی کەرکووک بە کورد ئەزانن ئەبێ هەموو لایەنەکان بێنە سەرخەت نەک بە زیەکێتی بۆیە من پێشتر ئەوەیانموت ئێستا بە پلەی یەک هەموو کورد زەرەرەتی لەم شارە لە قازانجی کوردانیە ئەگەر لە هەموو شتەکانە خلافیان هەبێ حەقە لەسەر مەسەلەی کەرکووک خلافیان نەبێ بەڵام من جارێکی تر ئەیڵێمەوە لایەنێکی کوردی هەیە ئەمە بە قازانجی سیاسی خۆی ئەزانێت دەبواە لە دوای هەفتەیەک پارێزگار بۆ کەرکووک دابنرایە چەند ئەم مەسلەی پارێزگار دوا بکەوێ ئێمە وەکو کورد زەرەرمانە بۆیە بە پلەی یەک باشترین شت ئەوەیە پارێزگای کەرکووک دانرێت چونکە مەوەتانێ دەرەوەی کەرکووک دوو زوانە دەسەڵاتەکانیان نێش تاوغە مەسەلە نێوە شاژناو شاری کەرکووک کۆمەڵێ مدیری و مدیر عام هەیە لای ئەدەن وەکەوەی ئەم شارە خاوەنی نەبێ کەس لەسەری نایەتە جواب بەداخەوە. وەک چاودێرانی سیاسی ئاماژەی بۆ دەکەن لە دوای 16 ئۆکتۆبەرەوە کە پۆستی پارێزگاری کەرکووک بۆ وەکالەت لەلایەن عەرەبێکەوە بەڕێوە دەبرێت دەبوو پاڵێوراوی یەکێتی بۆ دابنرایە کاویش ڕزگار عەلیە بەڵام خۆ بە دوورگرتنی ئەندامانی لایەنێکی سیاسی کوردی لە نێو ئەنجومەنی پارێزگای کەرکووک وای کردووە ئەو هەنگاوە گرنگە بۆ شارەکە دەستەبەر نەبێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.